دەست لە کارکێشانەوەی وەزیرەکانی کۆمەڵ و گۆڕان و دواتر یەکگرتوو لە حکوومەتی هەرێم نیشانەی پرسیاری لەسەر مانۆی شەرعیەتی حکوومەتەکە دروست کردووە. پەرلەمانتارانیش لە هەوڵدان لە ڕێگەی پەرلەمانەوە حکوومەت هەڵبۆشێننەوە. ئێستا کاتی ئەوە هاتووە کە حکوومەتێکی کاتی دروست بێ بۆ بەڕێخزی کاروبارەکە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت بەهۆی هەبوونی گەندەڵێکی زۆر و شکستهێنانی لە ئیدارەدانی هەرێم و کشانەوەی وەزیرەکانی سێ حیزبی بەشدار لە حکوومەت لە ئێستادا شەرعیەتی نەماوە بۆیە پێویستە حکوومەتێکی کاتی دروست بکرێت. لە ئێستادام حکوومەتە شەرعەتی نەماوە پێویستە بەڕاستی بە هەمومانەوە جارێکی تر وا بکەینە کە حکوومەتێکی کاتی کاربەڕێخەر دروست بکرێ بۆ تا ئەو کاتێ قەرار لە کاتی انتخاباتە درێ بۆی لە ئێستادا ئەم حکوومەتە هیچ شەرعەتێکی نەما و هیچیشی پێ ناگرێت. لە ئێستادا بێگومان تووشی شکستێکی تاریخی و مێژی بە حەق بۆ خۆیان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن و دەست لە کارکێشانەوەی خۆیان ڕابگەن. دەست لە کارکێشانەوەی وەزیرەکانی سێ حیزبی بەشدار لەو حکوومەتەی کە بڕیار بوو بنکە فراوان بێت لە ڕووی یاساییەوە شەرعیەتی حکوومەتی خستۆتە ژێر پرسیار و لە ڕووی کرداریشەوە حکوومەت بە هەڵوەشاوەیی دادەندرێت. نایاسایی بوونەکەی لەو ڕۆیە کە تۆ نیسابت تاو نەکەی ناتوانانی دانیشتن بکەی نابێت لە خۆتەوە چونکە نیسابی دانیشتن جیان نیسابی تەسوود نیسابی تەسوود 50 زایدەکە. یاساناسێکیش دەڵێت لە ئێستادا بەهۆی تاوە نەبوونی ڕێژەی یاسایی لە دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیران بڕیارەکان بەڕێکاری تاکە کەسی دەدرێن کە ئەمەش پێچەوانەی پەیڕەوی ناوەخۆی حکوومەتە. حکوومەت ئێستا تەواوی ڕێکارە یاساییەکانی ناتوانێت بە شێوەی یاسایی بڕیار بدا بەڵکو بە بڕیاری تاکەکەسی بڕیاری تاکەکەسی پێچەوانەیە لەگەڵ سیستمی نیساب لەگەڵ نیستەبی ئەو تەضامن و هاوکاری پێویستە لەناو ئەنجومەنی وەزیرانە هەبێت پێی دەست لە کارکێشانەوەی ئەو کۆی وەزیرانەکە ژمارەیان ئێستا وردە زیاد دەبێت ئەگەری مەترسی لەسەر کۆی نیسابەکە هەیە ئەو کاتە قەرار و بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران پرسیارێکەوێتە سەر واتە بێتە زۆرینەیەکی ڕواڵەتی نەک زۆرینەیەکی یاسایی. تێوەگڵانی بەشێکی زۆری بەرپرسانی حکوومەتی هەرێم بە گەندەڵی و ڕێگریکردن لەلایەن هەردوو پارتی دەسەڵات بۆ ئەنجامدانی چاکسازی و پاکسازی و دوورخستنەوەی گەندەڵکاران لە حکوومەت وای کرد حکوومەتی هەرێم شکست بهێنێت لە کارەکانی و شەرعیەتی جەماوەری و یاساییش لەدەست بدات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.